ڕێکخراوی هاواری خێرخوازی بووەتە هاوار و نزولەی برسیەتی و نەبوونی و بێنازی منداڵێکی بێباوک و خێزانێکی هەژار و کەم دەرامەت تا بە پرۆژەکانی لە ڕێگەی خێرخوازانەوە لەم مانگە پیرۆز و بۆ جەژنی پیرۆزی ڕەمەزان باری سەرشانی دایکێکی ڕەشپۆش سووک بکات و خەمی بێنازی منداڵێکی بێناز هەڵگرێت. جیاواز لە کەفالەتی مانگانەی سەدان منداڵی بێناز ڕێکخراوی هاواری خێرخوازی پێداویستیەکانی جەژن لە خواردن و جلوبەرگ و موچەی مانگانە بۆ سەدان خێزانی هەژار و کەم دەرامەت دابین دەکات و ئەو خێزانانش داوا دەکەن خێرخوازان ماڵەکانیان لە ڕێگەی هاواری خێرخوازیەوە ببەخشن تا ماڵی هەژاران ئاوەدان بکەنەوە. زۆر سپاسی ڕێکخراوی هاوارەکەین کە یارمەتی ئەم ناڵە باوکانایەن یارمەتی زۆر زۆری ئەمەیان ناوە خی گەورە پاداشتیان باتەوە. سپاسی ئەم ڕێکخراوە ئەەکەم کە ئەم دەرفەتەی بۆ ڕەخسانوین سپاسی ئەو خەڵکە بە ڕێزە ئەەکەم کە ئەم هاوکاریە پێشکەش بە ئەمانەکات کە ئەم خواردن و جلوبەرگ و هەموو شتێکمان بۆ دابین ئەکا ئێمە وەکو من بەنسبەت منەوە ساڵ زیاتر ئەبێ هاوکاریم ئەکا مناڵەکەم لێرەیە بە هەموو پێویستیەکەوانێ بۆ ئەم قەیرانە نەدارایی و نەهاتی کە ڕووی کردوتە وڵاتەکەمان ئەوان لە جلوبەرگ و لە خواردن و لە هەموو پێداویستیەکەەوە یارمەتی ئێمەیان خۆی تاقوتەنیا یارمەتیان بە پاداشتی بە خێریان باتەوە بۆ نمونەیان زیاکە بۆ ئەم هەموو شتە جوان و ئەی بەخشێ بە ئێمە خۆی گەورە زیاتر و زیاتر پێیان ببەخشێ. من دەمێکە لە 2012ەوە ڕێکخراوێکی زۆر سەرکەوتون بەڕاستی جێدەستیان دیارە زۆر سەرکەوتوو بن هیوای سەرکەوتنیان بۆ خوازم. ڕێکخراوی هاواری خێرخوازی لە ماوەی زیاتر لە 6 ساڵی ڕابردوودا توانیوێتی دەستێکی ئەمین بێت لە نێوان خێرخوازان و منداڵانی بێسەرپەرشت و خێزانە هەژار و کەم دەرامەتەکانی هەرێمی کوردستان بێ جیاوازی. سەرپەرشتیاری ڕێکخراوەکەش دەڵێت تەنها لە پرۆژەی دابینکردنی پێداویستیەکانی جەژن و کەفالەتی مانگانەی منداڵانی بێباوک زیاتر لە 25 ملیۆن دیناریان تەرخان کردووە و دەژڵێت زیاتر لە 700 خێزانی هەژار و کەم دەرامەت لە ڕێکخراوەکەیان هاوکاری وەردەگرێت. دەمە ئەم جارە و ڕێکخراوی هاواری خێرخوازی کە لەگەڵ موچەیە کە موچەکە 25 ملیۆن و تقریبا زیاتریش 25 ملیۆن لە سەر 25 ملیۆن دینارەوە دابەشمان کردو بەسەر 230 خێزانی مناڵی بێباوکە وەکو موچە کە ئێمە الحەمدولیلا تا ئێستا لەم قەیرانەیە موچەکان هەر بەردەوام بووین دابەشی موچەمان هەر بەردەوام بووە بەڵام بە بۆنەی جەژنی ڕەمەزانیشەوە الحەمدولیلا توانیمان وەکو ڕێکخراوی هاوار بە فەزلی خوا یەکەم دووەمینش بە هاوکاری ئەو خەڵکی خێرخوازە توانیمان کە خۆراک و هەروە جلوبەرگ و هەروە شیرەمەنی و پێڵا و هەروە یاری مناڵانە ئامادە بکەین بۆ ئەو مناڵە نازدارانە کە تقریبا مناڵەکان وەکو مناڵ کە لە لامان بە نزیکی 600 بۆ 700 مناڵێک ئەبێ کە لە لامان لە نامان تۆمارکراون الحەمدولیلا ئەو جلوبەرگ و پێداویستیانە بۆ هەمویان دابین کرا و هەمویان جلوبەرگ و پێداویستیان ئەدرێتێ ئینشاءڵڵا. گرنگترین خاڵی بەهێزی هەر ناوەندێکی خێرخوازی ئەمانەتداریە تاوەکو بتوانێت ببێتە پردێک لە نێوان خێرخواز و خەڵکی فەقیر و هەژار. ڕێکخراوی هاواری خێرخوازیش بە ئەمانەتداری و ئەمینداری توانیویەتی ئەو خەم و مەینەتیە سووک بکات کە حکوومەت و دەسەڵاتدارانی شکست خواردووی هەرێم چەندین ساڵە دەیدەن بە کۆڵی خەڵکی هەژار و کەم دەرامەت بە جۆرێک لەسەر سفرەی ئەوان دەیبڕن بۆ گیرفانی قوڵی خۆیان و حیزبەکانیان ڕێک و پێک بە پێچەوانەی خێرخوازانی دڵسۆز بە خەڵک و ئاین و نیشتیمان. جەلال محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.